ئاوڕێیان ژام کاتتان باش. ئەمە بەشی دووهەمی هزری سەردەمە. من سوپاسیەوە دەکەم کە زۆر بە گەرمییەوە بە پیربەشی یەکەمەوە هاتم. لە بەشی یەکەمدا باسی هزری سەردەمم کرد و ئەو کەناڵانەم بەیان کرد کە هاوکارن لە دامەزراندنی هزری سەردەمدا. لەم بەشەدا بەشی یەکەم لەژێر ڕۆشنایی ئەو پرسیارانەدا کە لێم کرابوو بەسەر دەکەمەوە. پەیوەندی خۆم بە بیرمەندانی پێش خۆمەوە دیاری دەکەم. پرسیارێکیشم لەلایەن هاوڕێیەکی خۆشەویستەوە لێکرابوو کە ئایا ئێمە چۆن دەتوانین ئەم کەناڵانە یان ئەم ڕێکخراوانە کارا بکەینەوە. پرسیارێکی ئاڵۆزە، وەڵامێکی ساکاری نییە. لەم بەشەدا جێی ئەوە نابێتەوە لە بەشەکانی داهاتوودا بەسەری بکەمەوە. دیارە پرسێکی گەلە گرنگە. من ڕێبار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن، ئەوە زۆر هاندەرم دەبێ لە بەردەوام بووندا. چەند کتێبێکشم بە چاپ گەیاندووە، هەمویان لە ئەمەزۆن دەستەبەرن. گەر بەدەستی بخەن ئەوەش مای بەختەوەریم دەبێ. مەبەست لە هزری سەردەم چییە؟ هزری سەردەم هەموو ئەو زانینەیە کە کۆمەڵی مرۆڤ لە دەمێکی مێژوودا بەرهەمی دێنێ. نووسراو بێ، بیستراو بێ، بینراو بێ، یان هەر شێوازێکی دیکەی هەبێت. لێرەدا پێویستە هەڵوێستەیەک لەسەر دەمێکی مێژوو بکەم کە دیارە زۆر ڕۆشن نییە. دەمێکی مێژوو لای من دیاردە و ڕوودا و سەرەتا و کۆتایی دیاری دەکات. دەزانم ئەمەش هەر ڕوون نییە. هەوڵدەم لە چوارچێوەی باسەکەدا ڕۆشنی بکەمەوە. پەیوەندیکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان هزری سەردەم و بەرهەمی کۆمەڵدا. جا بەرهەمی کۆمەڵ مادی بێ یان تیۆری. مەبەستم چییە؟ کۆمەڵ بەرهەمی زۆرە. ئەم بەرهەمانە دەکرێ بەرهەمێکی مادی بن، بۆ نمونە کاڵایەک بن وەکو سمارت دیڤایس. دەکرێ پەتای کۆرۆنا بێ. پەتای کۆرۆنا دیاردەیەکی مادیە کە کاریگەرە لەسەر ژیانی هەموومان، هەموو کۆمەڵی مرۆڤ پێکەوە. سمارت دیڤایس داهێنانی مرۆڤە، بەرهەمێکی مادیە کاریگەرە لەسەر ژیانی هەموومان. ئەو جۆرەی کە پێکەوە دادەنووسین سمارت دیڤایس گۆڕی. بەرهەمی کۆمەڵیش هەیە تیۆریە. بۆ نمونە تیۆری بیگ بانگ کە پەیوەستە بە دروستبوونی گەردوونەوە. لەگەڵەوەشتا کە تیۆریە، بەڵام کاریگەر بووە لەسەر ژیانمان. دیدی گۆڕیوین لەسەر ڕوانینمان بۆ گەردوون، لەسەر ڕوانینمان لە ڕابردووی خۆمان. نمونەیەکی دیکەی تیۆری دەکرێ تیۆری داروینیزم بێ کە پەیوەستە بە گەشەکردنی قۆناغبەندی توخمەوە. ئەمە تیۆریە. ڕاستە زەمینەی هەیە لە ئەرزی واقیعدا، بەڵام ڕای هەموومانی دەربارەی خۆمان گۆڕی. تەنانەت ڕای خۆمانی لەسەر ئەو هەموو باوەڕە گۆڕی کە پێشداهێنانی یا پێشدۆزینەوەی ئەم تیۆریە هەمان بوو. کەواتە بەرهەمی مرۆڤ کاریگەرە لەسەر داڕشتنی قۆناغێکی مێژووی، یا وەک من پێی دەڵێم دەمێکی مێژوو. دامەزراوەکانی کۆمەڵ ڕۆلی سەرەکییان هەیە لە بەرهەمهێنانی هزری سەردەمدا. لە بەشی پێشوودا هەندێک لەم دامەزراوانەم دەستنیشان کرد. لێرە کەمێک زۆرتر بینای لەسەر دەکەم. هاوڵات یان کەسێ کە لەم کۆمەڵەدا بژی، لە هەر کۆمەڵێکدا بژی، لە سێ جۆر دامەزراوەدا خۆی دەدۆزێتەوە. دامەزراوەیەک فیزیکیە، بوونی هەیە. دامەزراوەیەک ڤێرچوەڵە، بوونێکی واقیعی نییە. دامەزراوەیەکی دیکە مەحنەویە. نمونەی دامەزراوەی فیزیکی پەرلەمانە، فێرگەیە، کۆمەڵی مەدەنیە، حیزبی سیاسیە تا دوایی. ئەمانە دامەزراوەن کە کۆمەڵێک هاوڵات ئەندامن تیایدا یا بەشدارن تیایدا ڕۆژانە دەچن، پەیوەستن پێیەوە. دامەزراوەی دیکەمانەیە ڤێرچوەڵە. بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکان، کۆڕ و کۆبوونەوەی سەرخەت.
ئەمانە ڕاستە دابەشبوون بە دەیان هەزار جۆر کۆبوونەوەی جیاوازەوە، بەڵام کەسەکان یەکتر نابینن، ڤێرچوەڵە، لە دنیای سایبەرایە، لە دنیایەکە کە تەلەکۆمینیکەیشن دایمەزراندووە. بۆ نمونە هەموو یەکێ لە ئێمە لە چەند تۆڕێکی کۆمەڵایەتیدایە، دەکرێت پەیوەندی بە خێزانەوە هەبێ، پەیوەندی بە هاوڕێکانمانەوە هەبێ، پەیوەندی بەو ئارەزووە بێ کە هەمانە، بۆ نمونە وەرزش بێ، وێنەکردن بێ، هەروەک دەکرێت پەیوەست بێ بۆ پیشەیەوە کە هەمانە. دامەزراوەیەکی دیکە دامەزراوەیەکی مەعنەویە، بۆ نمونە هۆگرانی حیزبێک، ئینتەلەجەنسیا یان هۆگرانی ئایینێک پێویست ناکە هەمویان پێکەوە کۆبنەوە، یا پێویست ناکە یەکتریش بناسن، هەروەک پێویستیش ناکە لەسەر تۆڕی کۆمەڵایەتیش کۆببنەوە، بەڵکو پێکەوە جۆرێک باوەڕیان هەیە. هۆگرانی حیزبێک جۆرێک بۆ چوونیان هەیە لەسەر ژیان. ئینتەلەجەنسیا یا ڕۆشنبیران ڕەنگە لە ڕۆژنامە و گۆڤار و نووسراوەکانە یەکتر ببینن، ڕەنگە لە جێیەکتا پێکەوە کۆ نەبنەوە. هەروەک هۆگرانی ئایینێک ڕەنگە هەریەکەیان لە وڵاتێکدا بن، هەریەکەیان زمانێک بدوێ، هاوکاتیش هەموو پێکەوە دەکرێت بڵین باوەڕێکی لێکچوویانەیە، ڕەنگە زۆر لێکەوە نزیک نەبن، بەڵام باوەڕیان بە چەند کۆنسێپتێک هەیە کە ئەو ئاینەی کۆ کردوتەوە. گەر دامەزراوەکان ڕێیان پێنەدرا کاری خۆڕسکی خۆیان بکەن، ئەو فەنکشنەی کە پێویستە هەیان بێت، یان گەر کۆنترۆڵ کران، واتە هاوڵاتی کۆنترۆڵ کرا، هزری سەردەم بەرهەم نایەت. کۆمەڵ دەکەوێتە دەمێکی تاریکەوە. ئەنجامەکەی چی دەبێت؟ با چەند خاڵێک لە بەرچاو بگرین. یەکەم ئەنجامی ئەوەیە کە کۆمەڵ نەخۆش دەکەوێت. چۆن؟ هاوڵات ناتوانێت ڕۆڵی خۆی وەک بوونەوەریەکی ژیری کۆمەڵایەتی ببینێت. مرۆڤ لە ژیاندا بۆ جۆرەی گەشەی کرد و بۆ جۆرەی گەیشتۆتە ئەمڕۆ پێویستە بتوانێ کارێ بکا کە خۆی دەخوازیە، هەروەک پێویستی بەوەشە کە داهێنەر بێت. بەڵام ئەگەر فەنکشنی هەموو دامەزراوەکانی کۆمەڵ کۆنترۆڵ کرا، ئەو دەم هاوڵات بە هیچ جۆرێک ناتوانێ وەک ئەوە بژی کە خۆی دەیەوێت، هەروەک ناتوانێ بەرهەمهێن بێ، ڕەچەشکێن بێ یان داهێنەر بێت. خۆگەر بە زمانی مارکس و هێگڵ بدوێین، دەڵێن مرۆڤ نامۆ بووە. نامۆبوون جۆرێکە لە نەخۆشکەوتن. کاریگەری دووهەمی ئەوەیە کە بەرهەمهێنان، جا بەرهەمی مادی بێت یا بەرهەمی تیۆری، کەس دەبێت. کۆمەڵی نەخۆش نەدەتوانێت بەرهەمی چاک بێ، نەدەتوانێت داهێنەر بێ یا ڕەچەشکێن بێ. خاڵێکی دیکاوەیە کە کەلێنێکی گەورە دەکەوێتە نێوان چینە کۆمەڵایەتەکانەوە. ئەمە خاڵێکی کەمێک ئاڵۆزە، زۆر بە کورتی لە ناوەڕۆکی دەسەڵاتی سیاسی کوردستاندا ڕوونی دەکەمەوە. بۆ نمونە لە ساڵی 1990دا قەیرانێکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری هاتەکایەوە کە ئەنجامی شکستی ڕژێمی سەدام حوسێن بوو. کۆمەڵێک کە ئەمانیشە شکستیان خواردبوو توانیان دەسەڵاتی سیاسی بگرنە دەست. لە ڕێی دەسەڵاتی سیاسیەوە توانیان هەموو جوبەکانی ژیانی کۆمەڵایەتی، ئابووری، دارایی تا دوایی بگرنە دەست. ئەمەیان بەکارهێنا نەک لە خزمەتی گەلی کوردستاندا، بەڵکو لە دەوڵەمەندکردنی خۆیان و لە دابەشکردنی پلە و پایە بەسەر خۆیان و کەسوکاریانە. لە بەرامبەر ئەوەدا چینەکانی دیکە، چینی هەژاران بن، چینی نێوەند بێ، یان ئەوانە بێ کە پێشتر بە ڕێگەی شەرعیدا دەوڵەمەند بوون تا ڕادەیەکی زۆر پەراوێزخران. چینی نێوەند کە دیارە و چینەیە زۆرترین بەشداری هەیە لە بەرهەمهێنانی هزری سەردەمدا خرایە پەراوێزەوە، دامەزراوەکانی لێداگیر کرا. خاڵێکی دیکاوەیە کە کۆمەڵێک دامەزراوەکانی کۆنترۆڵ کرا، مۆراڵ و ئەتیک تێیدا شیرازەی دەپچڕێ. بۆچی؟ چونکە زۆربەی ئەوانەی کە کۆنترۆڵی ژیانی کۆمەڵایەتی ئابووری و داراییان کردووە کەسانێکن یا کۆمەڵێکن
بە ڕێگەیەکی شەرعیدا نەهاتوون، بە قەیران هاتوون. ئەمە نمونەیەکی ناشرین بەرهەمدێنێ کە خەڵکی دیکە دەیەوێت لاسەیان بکاتەوە، دەیەوێت بێ بەوان بە ڕێگەی ناشەرعیە دەوڵەمەند بێت، لایەنێکیش لە کۆمەڵ خۆی بەماندا هەڵدەواسێت، چونکە ئەمانش پێویستیان بە خەڵکە کاروبارەکانیان بۆ بەڕێوە بەرێت. خاڵێکی دیکە کە گرنگە ئاماژەی پێ بدەم هەرچەندە زۆر بە کورتی دەیبڕمەوە، ئەویش ئەوەیە کە ئەو کۆمەڵەی کۆنتڕۆڵ کراوە تەنیا نەخۆشیەکەی بۆ ناوخۆی نییە، بەڵکو لافاوی ئەو نەخۆشیە دەگاتە ناوچەکە و کۆمەڵگەی نێودەوڵەتی. مەبەستم چییە؟ بۆ نمونە لە کوردستاندا، لە هەرێمی کوردستاندا کە خەڵکی ناتوانێ بەشداری ژیان بکات، کە خەڵکی نەخۆش کەوتووە، خەڵکی نامۆ بووە، چی دەکەن؟ داوای پەنابەری دەکەن لە وڵاتانی دیکە. دەتوانم بڵێم دەیان هەزار و سەدان هەزار لاوی کورد لە وڵاتانی دیکە بە تایبەتی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا داوای پەنابەریان کردووە. دیارە هەرێکەیان چیرۆکێک دەگێڕێتەوە لەو کۆمەڵەی کە داوای پەنابەری لێ دەکات. ئەو چیرۆکانە هەمووی چیرۆکی ڕسوابوونە بۆ کۆمەڵەکەی خۆی، بۆ دەسەڵاتدارانی کۆمەڵەکەی خۆی. بەمەش ئەم نەخۆشیە دەیوزرێتەوە بۆ وڵاتانی دیکە. خەڵکی ئەو وڵاتە یا خەڵکی ئەو هەرێمە یا خەڵکی ئەو کۆمەڵە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا بە چاوێکی یەکسان سیر ناکرێ. بەشێکی دیکەی ئەو لافاوە پەیوەندی هەیە بە هەژاریەوە. بۆ نمونە کۆمەڵی کوردەواری لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتیەوە هاوکاری دەکرێت تا بژی بۆ هەرێمێک بۆ بچووکیە ئەو هەموو دەرامەتە زۆرەی تیادا بێت جێی سەرسوڕمانە کە ناتوانێت خۆی بەڕێوە بەرێت. هەزری سەردەم پەیوەندی چییە بە دامەزراوەوە؟ لە بەشی پێشوودا 6 دامەزراوم دەستنیشان کرد کە کاریگەرن لە هەم ڕێخستنی کۆمەڵدا هەم لە بەرهەمهێنانی هەزری سەردەمدا. ئەو 6 دامەزراوەیم لێرەدا نیشان داوە: میدیا، تۆڕی کۆمەڵایەتی، ئینتەلەجەنسیا، ئاین، فێرگە، کۆمەڵی مەدەنی. ئەمانە هەموو بەردەوام هەزری سەردەم بەرهەمدێنن. وەک دەیبینین لە ناوەڕاستدا بوارێکم داناوە هەموو ئەو هەزری سەردەمەی بەرهەمدێ لەلایەن ئەم دامەزراوانەوە دەچێتە ئەو بوارەوە یا دەچێتە ئەو سندووقەوە، سندووقی هەزری سەردەم. بەرهەمهێنانی هەزری سەردەم جارێکی دیکە کاریگەر دەبێ لەسەر ئەم دامەزراوانە، لەسەر بیرکردنەوەیان، لەسەر ڕێخستنیان، لەسەر هەموو لایەنێکی بەڕێوەبردنیان. ئەو هەزرەی لە بوارێکی دیاریکراودا بەرهەمدێنرێ کاریگەر دەبێ لەسەر بوارەکانی دیکە. ئەو وێنەیە ئەوە ڕووناک دەکاتەوە. ئەم وێنەیەشم تایبەتە یا ئەم مۆدیڵم تایبەتە بە بەرهەمهێنانی هەزری سەردەم هەروەگۆی پێشوو، بەڵام لێرەدا ڕۆڵی دامەزراوە نیشان نادەم، بەڵکو ڕۆڵی بوارەکانی ژیان نیشان دەدەم. بۆ نمونە ماتماتیک، جەندە، جەنگ، پەروەردەی مناڵ، فەلسەفە، تیۆری، زانست، تەلارسازی تا دوایی. ئەمانە هەموو کە لە دامەزراوەی جیاوازە گفتوگۆ دەکرێن و دیبەی دەکرێن و پێش دەکەون، هەر هەمویان پێکەوە بەشدارن لە دامەزراندنی هەزری سەردەمدا. ئامانجم لەم وێنەیە یا ئەم مۆدیلە ئەوەیە کە پیشانی بدەم لە ناو هەزری سەردەمدا چ دەگوزەرێ یان چی هەیە. بۆ نمونە ماتماتیک ڕەنگە لە فێرگەیەکدا بەرهەم بهێنێت، بەڵام بەشداری دەکات لە هەزری سەردەمدا. خۆ ڕەنگە جەنگێک کە دوو وڵات دەیکەن ئەویش بەشدار بێ لە بەرهەمهێنانی هەزری سەردەمدا. کەواتە هەزری سەردەم لە هەموو ئەو بوارانەی ژیان پێک دێت کە لە دەمێکی مێژوودا دەگوزەرێ. هەر هەموو ئەو بوارانە لەو دەمە مێژوویەدا بەشدار دەبن لە بەرهەمهێنانی هەزری سەردەمدا. بۆیە زۆر گرنگە کە ئەم لایەنانەی ژیان هیچی کۆنتڕۆڵ نەکرێت بۆ ئەوەی
بەشدار بن لە دەوڵەمەندکردنی هزری سەردەمدا. دەوڵەمەندکردنی هزری سەردەمیش وەک پێشتر وتم بەشدارە بێ لە پێشخستنی کۆمەڵدا. ئێستا باسی ئەوەش دەکەم. لەم مۆدیڵەدا دوو کۆمەڵم دەستنیشان کردووە، کۆمەڵی A کە لە دەستی چەپە، کۆمەڵی B کە لە دەستی ڕاستە. کاتێک لە نێوانیانە ئەو کاتەم ناوناوەتاییم لە نێوان کۆمەڵی A کە کۆمەڵێکی ئێستایە، کۆمەڵی B کۆمەڵێکی داهاتووە. بۆ نمونە لە ئێستاوە بۆ داهاتوو بە کاتی تایمدا تێدەپەڕین. لە کۆمەڵی ئەیدا هەموو ئەو دامەزراوانە بەشدار دەبن لە بەرهەمهێنانی هزری سەردەمدا. کۆمەڵ پێکەوە لە قۆناغێکی هزرەوە دەچێتە قۆناغێکی دیکە، واتە پێش دەکەوێت. بەمەش لە کۆمەڵی ئەیەوە دەیوزرێتەوە بۆ کۆمەڵی B، کەواتە ئەو کاتەی کە کۆمەڵی ئەی پێدەگاتە کۆمەڵی B پێناسەی دەمێکی مێژووە کە پێشتر بەڵێنم پێدابوون ڕوونی بکەمەوە. خۆگەر لە کۆمەڵی B بڕوانی دەبێ بە بەرزتر و پێشکەوتووتر و ئارامتر بێ تاکو کۆمەڵی ئەی. کۆمەڵی B بەڕەوتی خۆڕسکی خۆیدا کە هەموو دامەزراوەکان ڕۆڵی خۆیان دیوە پێشکەوتووە. پرسیارەکە ئەوەیە پەیوەندی بۆ چوونی من چییە بە میرمەندانی پێشەوە؟ فەلسەفەی مێژوو هەیگڵ دایمەزراندووە، بەڵام فەلسەفەی مێژوو لای هەیگڵ ناکۆچیە لە نێوان کۆنسێپتە. کۆمەڵ کۆنسێپتێکە لە دەمێکی مێژوودا کە لە ناوبەری خۆی تایە. ئەم زۆرانبازیە دەیباتە قۆناغێکی دیکەوە کە ئارامترە یا ستەیبڵترە. ئەو قۆناغە ئارامەش هەر زوو ناکۆکی تێدەکەوێ و دەچێتە قۆناغێکی دیکەوە. بەو جۆرە ئەمە دایالێکتیکی هێگڵە. هەڵبەت مارکس ئەم کۆنسێپتەی وەرگرتووە، بەڵام لای مارکس ناکۆچی لە نێوان کۆنسێپتان نییە، بەڵکو مارکس وای تێدەگات کە ناکۆچی لە نێوان چینی چەوساوە و چینی چەوسێنەرە بزوێنەری مێژوو بووە هەتا گەیشتۆتە ئەمڕۆ، یان هەتا گەیشتۆتە ڕۆژی خۆی، ڕۆژی مارکس. لەوێدا کە کۆمەڵی کاپیتالیستدا دەمەزرێ، ئەو کۆمەڵە بە هەمان ناکۆچی دەچێتە قۆناغێکی دیکەوە کە چینی کۆمەڵایەتی تیانیە و هەموو کەسێک بەختەوەر دەبێت. بۆ چوونی هێگڵیش هەمان جۆرە، بەڵام هێگڵ بە کامەڵبوونی ڕۆح دەیبێت یا بە کامەڵبوونی عەقڵ گایست بەکارێنێ کە لە زمانی دیکەدا بە مانای عەقلیش و ڕۆحیش دێت. هەڵبەت ئەم بۆ چوونە مارکس و هێگڵ تەبایە لەگەڵ بۆ چوونی ئاینە ئیبراهیمیەکاندا. هەمویان تیلۆلۆجین، واتە مێژوو ئامانجی هەیە. ڕۆح کامڵ دەبێت لای هێگڵ، لای مارکس چینی کۆمەڵایەتی نامێنێ. لە ئاینە ئیبراهیمیەکاندا ڕۆژی ڕابوون دێتە پێشەوە و هەمومان بەرپرس دەبین بەرامبەر ئەو کارانەی لە دنیادا کردومانە. دەتوانین بڵین ئەمانە هەمویان هەمان شتن، مێژوو کۆتاییەکی هەیە. بۆ چوونی من لەمانە جیاوازە. یەکەم، من باوەڕم وانییە کە تەنیا ئەوەی مادیە، ئەوەی لە واقیعا هەیە دەبێتە مای گۆڕانکاری لە کۆمەڵدا. من باوەڕم وایە کە ئایدیا یا کۆنسێپت یا هزر هەر وەکو مادە کاریگەرە لە پێشخستنی کۆمەڵدا یا لە گۆڕانی کۆمەڵدا. جیاوازێکی دیکەی من لەو بیرمەندانە ئەوەیە، لای من مێژوو ئامانجی نییە، کۆتایی نایە بە شتێک. نەخێر، مێژوو هەر ئەو پرۆسەیە کە دەیبینین. هزی سەردەم پێش دەکەوێ لە خاڵێکەوە دەچێتە خاڵێکی دیکە. ڕەنگە جاروبار لە مێژوودا باسێک هەبێ، بۆ نمونە دۆزینەوەی نەخۆشیەک ڕەنگە بمان خاتە قۆناغێکی دیکەوە، یا دۆزینەوەی لەیزەر ئەمان خاتە قۆناغێکی دیکەوە، یا بەکارهێنانی لەیزەر بۆ تەلەکۆمونیکیشن دەمان خاتە قۆناغێکی دیکەوە،
یان جاری وا هەیە تیۆریەک بیرکردنەوەمان دەگۆڕێ، بەڵام مێژوو بە چەند قۆناغێکی دیاریکراودا لای من تێناپەڕێ. لێرەدا کورتەی بۆچوونی خۆم دەربارەی مرۆڤ و کۆمەڵ ڕوون دەکەمەوە. لای من مێژوو قۆناغبەند نییە. ڕاستە جاروبار مێژووی مرۆڤایەتی بازێک دەدا، خۆ ڕەنگە بڵێین جەنگی دووهەمی جیهان و جەنگی یەکەمی جیهان دوو باز بوون، بەڵام هاوکات دەتوانین بڵێین دۆزینەوەی ئاگریش بازێک بووە. لای من گەشەکردنی کۆمەڵ هێدیە. ڕاستە بازی تایە، بەڵام مێژوو وەکەوەی لای مارکس هاتووە یا وەکەوەی لای هێگڵ هاتووە قۆناغبەند نییە. پێشتر ئەم قۆناغانە دەستنیشان کرابن وەکو لای مارکس هەیە. بۆ نمونە لای مارکس لە کۆمۆنیزمی سەرەتایەوە دەست پێ دەکات تاکو دەگاتە کۆمۆنیزم. ئیدی کۆمۆنیزم کۆتایی مێژووە. لای من مێژوو کۆتایی نییە. مێژوو تیلیۆلۆجی نییە وەکو بە زمانی فەلسەفی پێی دەڵێن. مێژوو بێ ئامانجە، ئامانجێکی نییە، بەرەو جێگەیەک ناچێ. بەردەوام ژیانی مرۆڤ بە بڕش دەبێ، دەوڵەمەند دەبێ، خەڵمان دەکرێتەوە چونکە هەزری سەردەم زیاد دەکات، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە بە چەند قۆناغێکی دیاریە دەڕوات یان دەگاتە شوێنێک، ناگاتە هیچ شوێنێک. سەرباری ئەوەش مێژووی مرۆڤایەتی لای من تەبان نییە. بۆ نمونە ئەوەی لە بەریتانیا دەگوزەرێ یان ئەو مێژووی لە بەریتانیا دەگوزەرێ ئەو مێژووە نییە کە لەو هەندستان دەگوزەرێ یان لە یۆنان گوزەراوە. من تەبایی لە مێژووی مرۆڤایەتیدا نابینم. هەرچەندە لێکچوونمان هەیە، بەڵام لایە کاریگەر بۆ لەسەر لایەکی دیکە. بۆ نمونە شۆڕشی پیشەسازی لە بەریتانیا کاریگەر بووە لەسەر زۆر وڵاتی خۆرهەڵات لە نێویشیانە عێراق. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە کامەران و ئارام بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.